ئەوەی باشترە بۆ عومرەوان بۆ دیدەوان پاک و بەدەست نوێژ بێ کە چووە ژوورە قاچی ڕاستی پێشخا کە چێ بۆ خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پاک و بەدەست نوێژە چووە ژوورە قاچی ڕاستی پێشەخا وەڵێ بسم الله والسلام على رسول الله اللهم اغفر لي ذنوبي وافتح لي أبواب رحمتك لێش هەر پاڕانەوەکەی هەر لە خوای پەروەردگارە چونکە ئەوی ترێ بە شرکیات ئەگەر بۆ هەر مەقبورێک کە لە گۆڕنراوە هاواری لێ بکرێ ئەرچەنە لە هی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئیمامی ئەحمەد ڕەئیەکی لەسەری هەیە اختلافێک لەوە هەیە بەڵام زۆریش نییە لێرە ئەڵێ بسم الله بەناوی خوای گەورەوە والسلام على رسول الله درودی خوای گەورە بسڵاوی لە سەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام اللهم اغفر لي ذنوبي خوای لێم خۆش بە لە گوناحەکانم خۆش بە وافتح لي أبواب رحمتك دەواازەی ڕەحمەتی خۆتم بۆ بکەرە و بەزەی خۆتم لێ بکەرەوە دووهەم نوێژکردن هەر نوێژە کە لەو مزگەوتە پیرۆزەیە ئەکرێ بە هەزار نوێژی مزگەوتی ترە جگە لە مزگەوتی حرام خۆی دیدەنی گۆڕی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و دوو یاوەرە عەزیزەکەی کە سەیدنا ئەبوو بەکری سیدیقە خوا لێ ڕازی بێ و سەیدنا عومەری کوڕی خەتابن خوا لێیان ڕازی بێ و لەعنەتیش لەو کەسەی کە ئەیان بغزێنێ چونکە ئەو دوو بەڕێزە شیعە زۆریانە بغزێنن و قەدەری خوای پەروەردگاریشە کە ئەم دوو بەڕێزە کە لە خزمەتی هابوون لە تەمەنی مبارەکی خۆیان لە خزمەتیشیان لەگەڵ ئەوە دفن کراون و لەو شوێنە سەیدنا ئەبوو بەکر لەبەرەوەی باوکی عایشە بوو پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام لە ماڵی عایشە کۆچی دوایی کرد هەر لەوێ دفن کرا و ئەبوو بەکری سیدیقیش هەر لەوێ دفن کرا پاشان سەیدنا عومەر وەختێک کە تەعنەی لێدرا و لەسرە مەرگا بوو داوای ئیجازەی لە عایشە کرد ئەگەر ڕێگای بدا لەوێ بنێژرێ عایشە شوێنەکەی دانابوو بۆ خۆی بەڵام ئەویش پێشکەش بە سەیدنا عومەری کرد و خوا لێ ڕازی بێ و دوو بەڕێزەش ئێستا لەوێ دفن کراون لەو شوێنێ پاشان سونەتە بۆ پیاوان دوایەوە بچنە دیدەنی گۆڕستانی بەقیع گۆڕستانی سەحابەکانە سڵاو لە نیشتەجەیانی بکەن کە گۆڕستانی ئەو یاوەرە بەڕێزانەیە و شەهیدانی پێشکۆچی دوایی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەوێ نوێژراون و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر دەرفەتێکی ببوایە تەنانەت بە شەویش تەشریفیە بردە سەر گۆڕەکەیان و دوعای بۆ کردن و چکە خۆشەویستنەوە هەموو یاوەری خۆی بوون کە لەوێ دفن کرابوون شەشەم پەسەندە بچێتە مزگەوتی قوبا کە هەر لە مەدینێ و نوێژی لێ بکە مزگەوتی قوبا یەکەمین مزگەوتە کە لە ئیسلاما دروست کراوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێشەوەی تەشریفی بگاتە مەدینە لایدا لەو شوێنە مایەوە و نوێژی لەوێ کرد و مزگەوتیان لەوێ تەرتیب کرد ئامەچرا